نەخۆشخانەی کەشتی ئاسوودەیی هێزی دەریایی ئەمریکا چارەسەری پێشکەوتووی پزیشکی دەستەبەر دەکات کە چارەسەری نزیکەی 750 نەخۆش دەکات لە ڕۆژێکدا. لە ماوەی سەردانکردنیان بۆ هەر بەندەرێک لە ئێکوادۆر و پێرۆ و کۆڵۆمبیا و هەندۆراس. یەکێک لە پێشکەوتنەکانی ئەو نەخۆشخانەیە ئەوەیە چاویان بە دانیشتوانی ئەو ناوچانە دەکەوێت کە پێویستیان بە چارەسەری پزیشکی هەیە و بەشێکی زۆریان لەلایەن ڕۆیشتنی بەردەوامی کۆچبەرانی ڤەنزوێلی دەورە دراون. ئێمە ئێرە جێدەیڵین و بەناو نۆکەندی پەنەمادا تێدەپەڕین لەو شوێنانە هەندێک پێداویستی هەڵدەگرین و هەروەها هەندێک ڕێکخراوی ناحکومی بە هاوکاریەکان و هاوبەشیکردنیان بەشداری لەگەڵ تیمەکەمان دەکەن. هەروەک ئێمە بەناو ئەو نۆکەندەدا تێپەر دەبین، یەکەم وەستانمان لە ئەکوادۆر دەبێت و سەردانەکانمان نزیکەی 5 بۆ 7 ڕۆژ دەخایەنێت بۆ هەر وڵاتێک. کاتێک کەشتی ئاسوودەیەکە دەگاتە بەندەرەکە، دوو تیمی پزیشکی دەستنە کەنارەکە بۆ یارمەتیدانی ناوەندەکانی تەندروستی یارمەتی ئەو نەخۆشانە دەدەن کە دەستنیشان کراون لە بنکەی تەندروستی ناوچەکە و نەخۆشخانەکان. لە کاتێکدا تیمەکان لەسەر بەلەمەکە ئامادەکاری بۆ ئەنجامدانی نزیکەی 20 نەشتەرگەری دەکەن لە ڕۆژێکدا. کەشتی نەخۆشخانەی ئاسوودە 100 قەریوەڵەی لەخۆ گرتووە لەگەڵ 200 قەریوەڵەی تر بۆ نەخۆشە تایبەتەکان ئامادەکراون. 3 ژووری نەشتەرگەری و هەروە پزیشکیدان و چاویشمان هەیە لەگەڵ تەندروستی ئافرەتان و چاودێریە سەرەتاییەکانیش. کەشتێکە لەگەڵ دەستەیە کە نزیکەی 1000 کەس دەبێت ئامادە دەکرێت لەگەڵ زۆرێک لە ئامێری پزیشکی پێشکەوتوو کە ئەمەش ڕێگەدراون لەلایەن دکتۆرەکان و پەرستارەکانەوە. ئەو ئەرکە مرۆڤایەتیە بە هاوبەشی لەگەڵ خەڵکانی هەرێمەکە دێتەکایەوە. ئەم ئەرکانەمان لە ماوەی 6 ڕۆژی ڕابردوودا بە خێرایی ڕێکخست. شارەزانی ناوەندەکانی چارەسەری پزیشکی پسپۆری تایبەتیان لەگەڵە کە چارەسەری پزیشکی هەمە جۆرە دەکەن. ئێمە زۆر دڵخۆشین بەوەی کە لەگەڵ هاوکارانمان کار بکەین و چاودێری پزیشکی بۆ ئەوانە دەست بەبەر بکەین کە پێویستیانە. لە ساڵی 2007ەوە ئەوە شەشەمین ئەرکی نەخۆشخانەی کەشتی ئاسوودەیی هێزی دەریایی ئەمریکایە کە ئەمەش بۆ کاریبان و ئەمریکای لاتین خرایەکار بۆی چاودێری پزیشکی خێرا دەستەبەر بکەن لە دوای ڕوودانی بوومەلەرزە و گەردەلوول و لە ماوەی سەردانەکانیاندا چەند مانگێک لە وڵاتانی باشووری نیوەگۆی زەوی خزمەتگوزاری چاودێری تەندروستی بە خۆڕایی دابین دەکەن بۆ ئەو کۆمەڵگایانەی کە پێویستیان.